نوێنەری خوێندکاران دیارە دوای ئەوەی کە ماوەی 5 ساڵ دامەزرانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان بڕوانامەکانیان تای سەد خوێندکارانی ئەو کۆلێژە دڵنیانین کە دامپیانراوەیانە لە دوای چەندین ساڵ خوێندن ئاخۆ دەتوانن لە بوارەکەی خۆیاندا کار بکەن یاخۆت بڕوانامەکانیان دامپیانراو نییە و دەبێت بڕۆنە ماڵەوە. جگەل لەم بابەتە چەندین کێشە و گیر و گرفتی دریان هەیە تایبەت بەم کێشە و گیر و گرفتانە نوێنەری خوێندکاران توانالەتیف کا بەڕێزیان نوێنەری خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیانن ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. سپاس بۆ ئامادەبوونت کاک توانە دەمێ بپرسم بە دیاریکراوی کێشە و گیر و گرفتەکانی ئێوە چییە؟ بەڵێ کاک توانە دیارە هەروەک پێشتریش کە لە با بڵێن راپۆرتەکە یاخود لە راپرسەکەی نێوان خوێندکاران ئاماژەی پێدرا کە خوێندکاران چەندین گرفتیان هەیە. ماوەی 5 ساڵە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان دامەزراوە بەڵام هەتا ئێستش خوێندکارانی ئەم کۆلێژە یاخود ئەم بەشە پزیشکە دڵنیانین کە ئاخۆ بڕوانامەکانیان دامپیانراوە لە دوای تەواوکردنی خوێندنی پزیشکی دەتوانن لە بوارەکەی خۆیان کار بکەن یاخود دوای ئەو هەموو ساڵە دەبێت بڕۆنە ماڵەوە کار بە بڕوانامەکانیان ناکرێت. ئەمە بەشێکی گرفتەکانیانە بەشێکی دیکەش بازۆ دەکەن کە لە با بڵێن زانکۆی پزیشکی گەرمیان تا ئێستا بە شەفێرکاریەکان تێدا نیە تەنها بەشێکە بۆ نەشتەرگەری پێویستیان پێ بێ یاخود بە نەشتەرگەری کە هەی بێت تەنها نەخۆشخانەی با بڵێن فێرکاری مناڵانە کە نەشتەرگەری مناڵبوونی تێدا ئەنجام دێت ئەمە لە کاتێکدا کە پێویستی بە چەند نەخۆشخانەیەکی فێرکاری دیکە هەیە بۆ ئەوەی کە پێویستیان پێیەتی کە نەشتەرگەری لەو فێرکاریانەدا بکەن تاکو ئەمانش بتوانن لە داهاتوە لە دوای با بڵێن دەرچوونیان کار لەسەر تەواوی ئەو نەشتەرگەریانە بکەن کە لە وانەکانیانە دەیخوێنن. ئەمانە و چەندین گیر و گرفتی دیکە داواکاریەکانی خوێندکارانە یا خودێکێکی دیکە لەو داواکاریانی کە خوێندکاران ناڕەزایەتیان هەیە و داوای دەکەن نەبوونی مامۆستای پێویستە نەبوونی با بڵێن پزیشکی پێویستە بۆ وانەکانیان کە ئەمەش کێشە و گیر و گرفتی بۆ خوێندکاران دروست کردووە کە چەند مامۆستایەک با بڵێن لە خۆ بردووانە بە شێوەی وانەبێژ تەسبیت کراون بە شێوەی وانەبێش لە کۆلێژی پزیشکی وانە دەڵێنەوە بەڵام خوێندکاران دەڵێن کە دانانی ئەم مامۆستایانە بە شێوەی وانەبێش با بڵێن پێویستی وانەکانیان پڕ ناکاتەوە لە برەوە داوا دەکەن کە ژمارەی مامۆستایان بۆ وانەکانیان زیاد بکرێت لە بەرەوەی بتوانن حەقی تەواوەتی بە بەشەکەیان بدەن بتوانن لە داهاتوودا کە بڕوانامەیان وەرگرت کە دەرچوون بۆ یاخود ساڵی خوێندنیان تاو کرد بە شێوەیەکی بەرپرسیارانە بە شێوەیەکی ڕاهێنرا و ئامادەکراو کار لەسەر پیشەکەیان بکەن کە پیشەیەکی پیرۆزی پزیشکی و کاریگەری ئەم یاخود ئەم کێشانە کاریگەری نەرێنی لەسەر داهاتووی نەخۆش نەبێت. جا دەچینەوە لای کاکتوانە کە بەڕێزیان وەکو نوێنەری خوێندکارانی پزیشکی زانکۆی گەرمیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کەلارۆ لەگەڵمان دەبێت. کاکتوانە بە دیاریکراوی کێشەکانی بەشە پزیشکەکانی زانکۆی گەرمیان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ خاتم میهرەبان زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە. ئێمە ماوەی ئەمڕۆ پێدەنینە ڕۆژی حوتەم بەردەوامین لەگەربوونەوەیەکی هەمنانە بۆ داواکردنی کۆمەڵێک مافی بنەڕەتی کۆمەڵێک پێداویستی بنەڕەتی بۆ کۆلێژەکەمان کە کردنەوەی هەموو کۆلێژێکی پزیشکی لە هەر شوێنێک بەپێی کۆمەڵێک ستاندار دەبێت و ئێمەش ئەو مافانی کە داوایەکەین ئەو پێداویستیانی کە داوایەکەین داوای شتێکی وا ناکەین ئەمە داوای کۆمەڵە شتێکین کە پێویستمانە بۆی پرۆسی خوێندن تەواو بکەین و بە هەمان شێوە ئەبێتە دەستکەوتێک بۆ کۆلێجەکەمان و بۆ زانکۆکەمان و بۆ خەڵکی گەرمیانش ئەوانش خۆیان دەبینێتەوە لە یەکەمیان دابینکردنی نەخۆشخانەیەکی فێرکاری کە ئەمە بەپی ستاندارد تێبینی لەسرە دومیان بریتیە لە ستاف چونکە ئێمە بەشدی کێشەی ستافمانەیە ستافمان بەپی پێویست نییە سێمیان کێشەی شەهادەمان هەیە و شەهادەیش کۆمەڵێک ستانداردی تایبەتی بەخۆی هەیە کە پێویستە تۆ ئەم ستانداردانە پڕکەیتەوە پاشان لەلایەن حکوومەتی خوێندنی باڵای عێراقەوە دانت پێ ئەنرێت و کێشەی چوارەم کە بەجددی بارگرانی لەسەر خوێندکاران و دەستەی وانەوتنەوە دروست کردووە ئیش بریتە لە کێشەی ساڵنامە ینی داوای ئەم کۆمەڵە کێشەیە داوای چارەسەکردنی ئەم کێشانە ئەەکەین کە ماوەی 5 ساڵە ئێمە کۆلێژەکەمان بەدەستیوە ناڵێنێت
و بە تایبەتی لەم چەند ساڵێدا کە خوێندکارانی قۆناغی 4 و 5مان هەیە و چوونەتەوانی پراکتیکی پێویستیان بە خەستەخانەیە، بەڵام بەهۆی نەبوونی خەستەخانەیەکی فێرکاری لەناو ئیدارەی کەلارە بە چڕی کێشەکان لەسەرمان دەرکەوتون. باشە کاکتوانە بە دیاریکراوی ئێوە ئەم چەند ڕۆژە کێشە و داواکاریەکانتان گەیاندووە، داوا یاخود با بڵین وەڵامدانەوەی لایەنی پەیوەندیدار بۆ داواکاریەکانی خوێندکاران چۆن بووە؟ بەڵێ ئێمە ئەم داواکاریانەمان هەیە، داواکەین ئەم کێشانە چارەسەر بکرێت و لەلایەنی پەیوەندیدار هەرێک لە بەڕێزان وەزیری خوێندنی باڵا و وەزیری تەندروستی، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر کەسێک خۆی بە خاوەنی ناوچەکە ئەزانێ، ینی داواکارین تکاکەین بەهانامانەوە بێن. لە ڕابردوودا نوێنەرەکانمان چەند جارێک سەردانی وەزارەتیان کردووە، بەڵام بەداخەوە و بە درێژایی ئەم 5 ساڵش هەندێک وعدرا و بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێک دیار نییە. بەڵێ کاکتوانە دیارە تەواوی ئەم کێشە و گیرگرفتانە جگەلەوەی کاریگەری دەرونی لەسەر با بڵین خوێندکارەکە بەجێدەیاڵێت، بەڵام بە تایبەتی لە ڕوە پراکتیکەکە ڕەنگە کاریگەری لەسەر ئاستی زانستی خوێندکاریش بەجێبەیاڵێت. لەم ڕۆ کاریگەری نەرێنیەکان بۆ ئاستی زانستیا خود بەرەو پێشچوونی توانای خوێندکار بۆ پشە پزیشکەکانی چۆن کاریگەری دروست کردووە؟ بەڵێ خاتون بێگومان بێژگەلەوەی کە کاریگەری دەرونی دروست کردووە لەسەر خوێندکارەکانمان، بێگومان کاریگەری لەلایەنی زانیاری ئەوانیش ئەبێت، چونکە وەک هەمومان دەزانین بواری پزیشکی یەکێکە لەو بوارانەی بەردەوام ساڵانە زانیاری تازە دێت، زانیاری ئەپدەیت دێت، شتەکان گۆڕانکاریان بەسەرا دێت، و بەردەوام پێویستە سیستەمێکی زۆر باش هەبێ بۆی خوێندکارەکانت پێ بگەینی، زانیاریەکان بە شێوازێکی تەندروست بگەینیتە خوێندکارەکانت. تەبعاً کە منیش ئەڵێم خەستەخانەیەکی فێرکاریمان نییە یاخود ستافێکمان بەپی پێویست نییە، بێگومان ئەمە کاریگەری ئەبێت لەسەر خوێندکارەکانمان واتە مەبەستم وێ خوێندکارمان دەچێتە ناو خەستەخانە، لەم خەستەخانانەی کە لە کەلار هەیە بەپی پێویست دکتۆریان لەگەڵان نییە یاخود زانیاریەکان بە پێویست ناگاتە دەست خوێندکارەکان، بە دڵنیایی کاریگەری نەرێنی ئەبێت لەسەر لایەنی پراکتیکی و لایەنی نەزەری دکتۆرەکانمان. کاکتوانە لە ئێستادا بە تایبەتر خوێندکارانی قۆناغی 4 و 5 کە پێویستە با بڵێن لە نەخۆشخانەیەکی فێرکاریا بن بە تایبەت لە ئەنجامدانی نەشتەرگەریەکانە کە پێویستیان بەوە هەیە کە لەگەڵ یاخود بە هاوکاری پزیشکەکان یاخود مامۆستاکانیان لەو بابەتانەیە زانیاری زیاتر وەربگرن. کەواتە ئەگەر لە ئێستادا لە با بڵێن زانکۆی گەرمیان لە بەشە پزیشکەکەی نەخۆشخانەیەکی فێرکاری نەبێت، خوێندکاران چۆن کار دەکەن، چۆن هەوڵ دەدەن بۆ فێربوون لە بەشی نەشتەرگەری؟ بەڵێ ئەوە بەڕاستی ئەو جوابە بۆ ئێمە ئەمێنێتەوە و حەزەکەم ئاماژەیشی پێ بکەم. بارگرانیەکی زۆر لەو بوارەیە کەوتوتە سەر ئێمە، ینی ئێمە هەوڵ دەدەین لە نەبوونی خەستەخانەیەکی فێرکاریە کە ئێمە ستانداردمان هەیە بۆکردنەوەی کۆلێژی پزیشکی بۆ نمونە ئەم کۆلێژی ئێمە پێویستی بە خەستەخانەیەکی 300 قەرەبێڵەی بۆ 500 قەرەبێڵەی هەیە، بەڵام شتێکی وا وجودی نییە لەناو کەلارە، تەنها هەندێک نەخۆشخانە هەیە بچووک ئاسا و لەگەڵ تەواریەکە. ئێمە هەوڵ ئەدەین ئیشەکانمان بە هەر شێوازێک بێ لەوێ جێبەجێ بکەین و بە هاوینانیش خوێندکارەکانمان یعنی بەبێ وەستان بە ماندووبوونێکی زۆر بەڕەنجدانێکی زۆر هەوڵ ئەدەن قەرەبووی ئەو کێشانە بکەنەوە یاخود قەرەبووی ئەو کەم و کوڕیانە بکەنەوە کە لە کاتی دەوامان نەیانتوانیوە ئەو قەرەبوانە پڕ بکەنەوە یاخود دەستیان نەگەیشتووە بە هەندێک زانیاری. بەڵێ کاکتوانە کەواتە دەکرێت بڵێ ئەم خۆپیشاندانانەی کە ئەنجام دراوە لەم چەند ڕۆژەدا داواکاریەکانتان یاوەتە لایەنی پەیوەندیدار ئێوە وەکو خوێندکاران وەکو نوێنەری خوێندکاران ئومێدن بەوەی کە داواکاریەکان جێبەجێ بکرێت، بەڵێنێکی لەو جۆرە وەرگیراوە کە هەوڵ بدرێت بەلایەنی کەمەوە ئەگەر کێشە کوردمەوداکان یاخود هەندێک بابەتەیە ڕەنگە پێویستی بە پلانی دوورمەودا هەبێت، بەڵام بابەتە سەرەتایی و هەنووکەیەکان چارەسەری بۆ بدۆزرێتەوە و کار بکرێت لەسەر داواکاریانە. سەیری کە خاتون ئێمە ئێستا ڕاستەوخۆ و خوێندکارەکانمان لەگەڵ کاتا شەڕەکەن، چونکە وەک ئاماژەم پێدا ئێستا ئێمە قۆناغی 4 و 5مانەیە بەجددی پێویستمان بە خەستەخانەیە و ستاف بۆ مەرحلەکانی کە و بۆ مەرحلەی 4 و 5 پێویستمان بە ستافەیە، ناتوانین ئەوەندەی کە چاوەڕێکن، بەڵام بۆ مەسلەی بەردەوامی بێگومان بەردەوام ئەبین، چونکە ئەمە مافێکی بنەڕەتی و سەرەکی خۆمانە و ئێمە تەنها داوای مافی خۆمان ناکەین، ئێمە داوای مافی کۆلێجەکە ئەکەین، داوای مافی زانکۆکە ئەکەین، داوای دەستکەوتێکەکەین بۆ خەڵکی گەرمیان، بۆ ئیدارەی گەرمیان، بۆ
بۆ ڕەنجی پێشمەرگەکان بۆ ڕەنجی هەموو ئەو ئەنفالانی کە گەرمیان داوێتی ئەمە دەستکەوتێکە یعنی هەر کەسێک خۆی بە خاوەنی ئەم ناوچەیە بزانێت پێویستە ئەم دەستکەوتە بدات بە خەڵکی گەرمیان چونکە ئێمە لە کۆتاییە بێجگەلەوەی کە تەلەبین بێجگەلەوەی کە شەونخونی خوێندنەکەین ئێمە کوڕوکچی پێشمەرگەیەکین کوڕوکچی ئەنفالێکین کوڕوکچی دایک و باوکێکی شەونەخون و دایک و باوکێکی ڕەنجدەرین بەڵێ سپاس بەردەوامە بین بە دڵنیاییەوە ئومێدەکەین داواکاریەکانتان بگاتە جێی خۆی و تەواو کێش و گیرگفتەکان چارەسەر بکرێت زۆر سپاس بۆ توانالەتی نوێنەری خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونت